بەهۆی دانەمەزراندنیان ژمارەیەک لە دەرچوانی کۆلێژی تەکنیکی کەرکووک بەشی سوتەمەنی وزە لە بەردەم سەرۆکایەتی کۆمپانیای نەوتی باکوور گرت بوونەوە و داوا دەکەن بڕیاری دامەزراندنیان بۆ بدرێت. ئێمە وەکو دەرچوانی بەشی سوتەمەنی وزە لە کۆلێژی تەکنیکی کەرکووک ئێمە لە ساڵی 2008ەوە دامەزراندن بۆ بەشەکە ئێمە نەماوە وەستاوە تاکە بەشین کە پەیوەندیمان بە بواری نەوت و گازەوە هەبێ دانەمەزراوین بۆیە وەکو بەشەکەی خۆمان بەوەمانزانی بە باشمانزانی کە بین لێرە داوای دامەزراندنم بکەین لەسەر میلاکی حکوومەتی عراقی. گرفتی ئێمە وەکو دەرچوانی کۆلێژی تەکنیکی کەرکووک بەشی سوتەمەنی وزە گرفتی سەرەکی ئێمە ئەوەیە کە داوای تەعینی مەرکەزی ئەکەین بۆ قسمەکەی خۆمان بەڕاستی ئەمە وەکو هەموو کەس شارەزای بەڕاستی شاری کەرکووک شارێکە پڕ لە نەوتە شاری کەرکووک خۆی بەوە ناسراوە کە شارێکی پڕ لە نەوتە یعنی معقول نییە بەڕاستی ئەبێت ئەولەویەت بۆ بەشی نەوت بێت بەشی مەحەد نەوت تەعین مەرکەزیە هەندەسی نەوت بە هەمان شێوە تەعین مەرکەزی نییە و لەگەڵ ئەوە بەشی سوتەمەنی وزە تا قەوقوت کە بەشێکی زۆر گرنگە لە بەشی تەصفیی نەوتە یعنی لە کارێکی گرنگە بەڕاستی قسمی وقود و تاقەکە دابمەزرێت یاخود تەعینی مەرکەزی بکرێن لە شەریکەی نەوتە. ئێمە دەرچوای کۆلێژی تەکنیکی بەشی وزە سوتەمەنین ئێمەوەی کە تەقدیممان کرد بێ بۆ مقابلەکەی لە شەریکی نەوت نێزگەی 366 لە بەبووینە ئێمە لە ساڵی 2007ەوە تەعینی مەرکەزی بۆ ئەم قسمی ئێمە وەستاوە بەشی نەوتە بەڕاستی بەشێکی زۆر گرنگە هەر کاتێ باسی شاری کەرکووکەکەی یعنی یەکسەر نەوتێت مێشکی ئەو کەسەیە پڕی لە شەریکی نەفت شیمالمان هەیە غاز شیمال هەیە زۆر شەریکی نەوت هەیە لێرانە بەڵام ئێمە لە 2007ەوە بەشەکەمان تەعینی مەرکەزی وەستاوە ئێمە شوکو دەرچوانی ئەم بەشە هاتووینە داوای مافی خۆمانەک. ئەم دەرچوانەی بەشی سوتەمەنی وزە لە کۆلێژی تەکنیکی ژمارەیان 400 دەرچووە و لە ساڵی 2008ەوە بڕیاری دامەزراندن بۆ ئەو بەشەی کۆلێژەکە ڕاگیراوە. نوێنەری دەرچوانی ناڕازی دەڵێت بەڕێوەبەرایەتی کۆمپانیای نەوتی باکوور پێیان ڕاگەیاندون بڕیاری دامەزراندن لای وەزارەتی نەوتەوە و ئەوان ناتوانن ئەو بڕیارە بدەن. لە ژوورەوە لەگەڵ مەکتەبی دارە و شەریکی نەفت شیمال لە ژوورەوە کۆبووینەوە لێرە مەجالیان نەیە نەفەر وەرگن بەڵام بێ کتابێنین لە وەزارەتەوە لای وەزیرەوە کە ئێمە پێویستمان بە نەفەرە تەعینیان کەن ئەم مەجموعەیە تەعین کەن و پێویستیانە یعنی ئەتوانن دەرەجات تەعینی زیاد بکەن بۆ ئێمە داواکارین ئێمە وەزیر ببینین بە دەرەجەیەک کە بتوانین قسەی لەگەڵا بکەین کێشەکانی خۆمانی پێ بڵین چی هەیە ئەیگەنین بۆ وەزیر لەبەر ئێمە یعنی بەڕاستی زۆڵم لێکراوین ئەم بەشەی ئێمە. لە کەرکووک بە سەدان دەرچووی زانکۆ و پەیمانگاکان تا ئێستا دانەمەزراون بە تایبەتی بەشی سوتەمەنی وزە لە کۆلێژی تەکنیکی وەکو خۆیان دەڵێن کەرکووک بە شاری ئاڵتوونی ڕەشناسراوە و دەرچوانی ئەو بەشەش بێکار و بێ دامەزراندن ماونەتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.